دیارم من ماوەی 5 مانگە لە خۆپیشاندانی کەلار بەشدارم هەتاکو دوێنێش کە شەمە بوو خۆپیشاندانێکی ترمان کرد لە ڕۆژی شەمەدا ئەوەی وهای کرد بەداخەوە لە کەلاردا دەستکەوتە خۆپیشاندانەوە گوایە سلێمانی بایکۆتی شکاندووە بە جۆرێک و کەلاری شوێنی کەوت دوێنێ ڕۆژی شەمە کە ڕۆژێکە و دەوام نیە ئەمە خۆپیشاندانمان لە کەلار کرد ئەوەی گرنگ بوو بەلامەوە خۆپیشاندان لە کفریا هەیە و بەشدار بم من خۆم دەوامەکەم لە کفریایە بەڵام دانیشتووی کەلارم زۆر بە گرنگم زانی ئەمڕۆ لەگەڵ مامۆستاکانمان کە لە پەیمانگای هونەرە جوانەکانن لەگەڵ مامۆستایانی قوتابخانەکانی کفریا بەشداری خۆپیشاندان بکەم بەوەی کە من هێشتا لە بایکۆتام بەوەی کە سوور بین لەسەر ئەوەی کە داواکاریەکانمان جێبەجێ بکرێت دەسەڵات گوێمان لێ بگرێ بەداخەوە ئەم بارە قورسە کە مامۆستایان بە تەنها پێی هەڵساون داواکارین لە مامۆستایانی زانکۆ لە مامۆستایانی ئاینی فەرمانبەرانی فەرمانگەکانی تر بێنە ڕیزەوە چونکە ئەم خەباتە مەدەنیە سبەینی هەر گۆڕانکاریەک هەبێت لە چاکردنی بووجە و موچەدا بۆ هەمومانە هیوادارم ئەم خەباتە سەر بگرێت و شاری وەزیران شاری کفری تا ئێستا بە ورێگی پۆڵین هێناوێتی زیاتر بەردەوام بێ لەسەر خۆپیشاندان ئەم کە فشارەکانیان زۆر ناشرینە زۆر ناپەروەردەیە لە ڕێگەی هێزی ئەمنیەوە لە ڕێگەی هێزی ترساندن و چاوسورکردنەوەوە لە ڕێگەی هەڕەشەکردنی فەسڵکردن و نەقڵکردن و غیابدانی مامۆستایانەوە کە ئەمانە هەمویان زۆر ناپەروەردەین لە ڕووی خەباتی مەدەنیەوە چونکە مامۆستایان ئەوە 5 مانگە نەدەبەیەکیان فڕداوەتە سەر شەقام نەچکڵێکیان شکاندووە هاتون قسەی خۆیانیان کردووە بەردەوام من لەسەر هەڵوێستی خۆیان و سوورن لەسەر ئەوەی داواکاریەکانیان جێ بکرێ نیگەرانم زۆر پێم ناخۆشە کە دەسەڵاتی کوردی بە عشێوەی عسکەرتاریەت لەم لاوە مامۆستا 5 مانگە بایکۆتی کردووە لە پێناو گەیشتن بە چەند خاڵێک لە ئامانجەکانی بەڵام لەو لاوە ئەو ئەچووە پلە بەرزکردنەوەی بۆ هێزی پێشمەرگە و بۆ لیواکان و بۆ عسکەرتاریەتەکان زیاد کردووە ئەمەش وەڵامدانەوەیکی زۆر ناشرینەوە ئێمە بەڕاستی